ماوەی مانگونیەک دەبێ هێرشی سەر هەفتانەی کراوە بەو هێرشانەش دەوڵەتی تورکیا و بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان کە دەیانەوێت ئەو ناوچانە کۆنتڕۆڵ بکەن بە داگیرکردنی ئەو ناوچانە و دەستێکەڵکردن لەگەڵ دوژمندا کارێکی زۆر ناشرینە و دژ بە نەتەوەیەتی و دژ بە گەلی کووردا پێویستە ئێمە وەک گەنجانی باشووری کوردستان هەڵێسمانە بێ لەسەر و داگیرکاریانە ئەگەر ئێمە وەک گەنجانی کەرکووکیان وەک گەنجانی کوردستان هەڵێسمان نەبێ دڵنیای ئەو هێرشانە لەسەر سلێمانی و کەرکووک و ئەو ناوچانەی تریش دەبێت ئێمە پێویستە دژە و هێرشانە هەڵێز زۆر بگرینداوە لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەم و ئەو حزب و لایەنە سیاسانەی کە لە هەرێمی کوردستانە هەن هەڵێز دژە و هێرشانە وەربگرن دەبینین پارتی بە دەرەجەیەک یعنی هاوکاری چێ عسکەری بێ چێ مادی بێ چێ لە ڕێی هەواڵگریەوە بێ یارمەتی دەوڵەتی تورکیای داوە ئەوەش کارێکی ناشرینەوە ئێمە ئیدانێ و کارانە دەکەین هێرشەکانی تووشیا بەسەر باشووری کوردستان چڕ کردوێتەوە و ئێستا جەنگێکی چڕ و قوڵ لە هەفتانین ڕۆدا بەڵام وەکو ئەو چالاکیانەی کە بڵاوەکرێتەوە هەواڵێکی دڵخۆشکەرمانەداتێ کە ڕۆژانە چالاکی هەڤاڵان لە هەفتانین و گورزێکی باشیان لە دەوڵەتی تورکیا داوە لەو ناوچەیە بەڵام ڕخنەیەکی خەڵکی کەرکووک دژی ئەو لایەنە سیاسیانە ئەوش ئەوەیە ئاخۆبوو لایەنە سیاسەکانی باشوور بێدەنگن بەرامبەر ئەو هێرش و ناعەدالەتی کە لە باشووری کوردستان ئەکرێ لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئاخۆ بۆ بێدەنگن بەرامبەرم ناعەدالەتی کە ئەکرێ وەک دیارە لایەنی حزبی پارتی بە دەرەجەیەک ڕۆڵێکی قێزەونی هەبووە لەما وەک ئەوە لای خەڵک لای هەموو کەساشکرایە لەو مەنتیخانەی کە بەدەست ناوچەی پارتیە و ژێردەست زۆنی زەردایە کەوتوتە بوونەتە ڕێخۆشکەرێ بوونەتە چاوساخکەرەوەی بۆ دەوڵەتی تورکیا بۆ هاتنە ژوورەوەی دەوڵەتی تورکیا بۆ ناو خاکی کوردستان بۆ ناو ماڵی ئێمە وەکو گەنجانی کەرکووک کە ئیدانەی ئەو هێرشاناکەین کە دەکرێتە سەر خاکی کوردستان و بە تایبەتی لە هەفتانین و ئەو ناوچوانەی کە دیارن کە هەموو ڕۆژێک وەکوی بینین کە ئێمە ئیدانەی وەرشاناکەن و چالاکی و خۆپشاندان و لە جی ئەو دەوڵەتی داگیرکرد بۆ سەر خاکی کوردستان کە وەکوە بینین هەموو ڕۆژێک بە هێرش و بە وای لێ کردووە کە ئەو گوندانە چۆڵ بکرێن چواردەوری ئەو گوندانە کە نەتوانن ژیان بکەن لەوێ لەو گوندانی کە خۆیان ئاوارە بن بەڵکو ئەوەشی وەکەوەی بینین کە ئێمە وەکو گەنجان کە هەڵساوین بەم کارانەی کە خۆپشاندان و ئەو شتانە زۆر بەردەوام بکەین لە دژی ئەو داگیرکاریە بۆ سەر خاکی کوردستان ئێمە وەکو گەنج کە پیان ئەڵێن ئیتر هەبا هەستن لە خەو کە ئەمە وەکەوە بینین ئەمە ئێرە شەڕێکە کە بۆ ئەوە نییە بڵێ تەنیا جێگایەکە بەڵکو بۆ هەموو کوردستانە کە تۆش دوژمن هێرشەکە لەسەر خاکی کورد کە هێرشەکە لەسەر خاکە تۆ بۆ شتێکت هەبێ بۆ پەرچداناوە بۆرکو پەروەردە بێ بە ئەوەی بڵێن کار و چالاکی بێ هەموو شتێکی بێ بۆەوەی دەریکی ئەو بتوانین بەرپشتانەوەی دوژمن بدەین بتوانین ئەگەر بە شەڕ نەبێ بەڵکو شەڕش نەبێ بەڵام بە ئاخافتن بێ بە خۆپشاندان بێت بتوانین ئەو کارانە دەرکن کە لە بەرامبەری گەنجەکرێت